چل هر چاربشین کردستانه چل روزتان بین چجی الجهانه جواب معلومه کو هر چار دولتین داگر کر تحمل و تولرانس وان لهمبری برجواندین گلی کت دست کفتن و سرکفتن کو مبدس خستنه ستاتویا کو بخوینا هزاران شهیدان کو پیکاتیه تحمل و تولرانس وان جه روشک وها تنیه لورا دولتین داگرکر بو خو پیدا دکه یان جه هولین کو چه د آستا سیاسی ده چه د آستا آبوری ده چه د آستا دیپلوماسی ده همو هول خود ده کو لهمبری دست کفتن و سرکفتن گل کرد کو راوسته و جهوله بهتره کرن دولتا داگرکر یا ترکیه دسریده لگل دولتا داگرکر یا ایران و حتی راده که حکومتی فدرال یا عراق و رژیم باصل سوری تفکو در روشک گلکی لاواس کو بحقیقت کو ایده روشا سوری کو بوی رنگی تندر خاندن دخوازن لگل هفدو ریکفتن پیمان لدجی قزنج و برجواندی و ستاتویا گل کرد ریکفتن اپیک بینن حوالان جواب معلومه شر کل کردستان دبه کود 5 ماهی اکتبر مانگی 10/2023 ده دولت داگرکر ایریشک بتون لروج آوای کردستان کو همو بنکین خدمت گزاری خدمتا گل کودکه چه د آستا نخوشخانه یان دبه چه د آستا انرژی دبه چه د آستا آوه دبه چه د آستا نخوشخانه یان ده همو بنکین خدمت گزاری بو خو کر هدف و ایریشکه کو بحقیقت دجمنانه نجات پرست لهمبری دستکفتین روجاوا کو پیکانی هر و هر دولتا داگرکر لسر وان ایریشا و لسر به تحمل و تولرانسیا وان لهمبری دستکفتین روجاوا او ایریش کو جهینجی بردوامیا کنسپت کی نو ایریشکاری کو بتوایی داگر که دروجاوا دولتا ترکیه لباشور کردستان جی کو سر چندین ساله کو دولتا داگرکر به همو شوازی ایریشن همو دورن باشور کردستانه سویلا قتل دکن گنداویران دکن چک کیمیاوی بکتینن لهمبری شروانن آزادیه ده 100 سالا 21 ده شرکو ده آستا ناف دولتی ده قادا ناف دولتی ده قدخیه لهمبری شروانن آزادیه بکارتینه لورا ده اف کلین کو ام تی ده اف جواتا گشتی کو کومبویه دولتا ترک ده سریده لحمو جیهانه هیزا خواه در فتح خواه سیاسی دیپلوماسی و جواکی و آبوری همو سفربر کریه کوچاوا و روجاوای کردستان باشور کردستان داگر بکه لشنگال لکرکوک لحمو دورین کو دولتا داگرکر حاضری جره دکه کو لگل امریکا لقال انجليز لقال اوروبا ومن وابا ورمجي كو دهجيس وزير كاري دربيا تركيا لفي ولاتي كو تشاوا درفتو امكان بوخو پیداكه و ايريشي كردستان بكه ترافيكه دبلوماسي كل حمو جهانه
سفربر بویه لهمبری گل کرد. شر حماس و فلسطین اسرائیل ده شخوا روشا کل روشهلاتا ناوراست تایبت من جدا درخستن هوله. مترسیداری دوی قناغه ده که اف شر دور نابینا حماس و اسرائیل ده از به تایبتی دبیجم حماس که به هیویم جناب و حمو دوی پیام دگیجن ده اساس ده ده حقیقت ده لهمبری گل فلسطینه لیج دولت اسرائیل دبیج شر دنابینا مو و حماسه ده اف شر مترسیداریه که شر جهانی سیم ام بناف دکن که هیم برفرهتر ببه که اف شر لطوایا روشهلاتا ناوراست بریوه بچه آن که مترسیداریه که بوی رنگی هیه. دوی شری ده بشداربونا دولتا ایران جی حتی را ده که دروژه بده. اگر شر لروشهلاتا ناوین که وقت تصور کرن که پیک به و ناوندا وی شری لکردستانه به. جبر وی سبب جیده مترسیداریه که چه ده آستا شر کل روشهلاتا ناوراست پیکوره چه جی آمادکاری و حاضرین دولتا ترک که ایریشی باشور کردستان بکه روجاوای کردستان بکه دورا شنگاله بکه کرکوک و موسل در روجاوان ده که دخوازن سینور خوی عهدی ملی پیک بینه. اب دوی بابتی ده من نرخاندنین چه ده آستا هرمی ده چه جی ده آستا هر چار بش کردستان ده ده راپورا نرخاندنا روشا سیاسی لکردستان و لهرمی مبوه پیشکش کریه. جبروی سبب جیده از باور ناکم پیوستی پی هبه که امتی که و ناف شروعه کور و برفرهی این زیده تر. جبر کم نخوازن که در فتاوه وقت و ام بگرن. مجاره که دن هیه. لهمبری وان مترسیداریه که هیه کنه که بسالانه جبو که ام کاربن ببن برسیف لهمبری داگرکریه لهمبری ایریشن لباشول روجآوا شنگال کرکوک مخمور لحمو دورین کردستانی پیوستیا ما به یک ریزیا ما هیه یک ریزیا ما و در فتن یکیتیا نتویی و بدست بخینه دوی مجاره ده ام به اصرارن ام به اراده که خورد لحمو بشن کردستان پیوندی و دان و ستاندن ما لگل حمو پارتی و رخراوین سیاسی دوی مجاره ده به شوازه که اکتیف بریوه دچه حتانی اف کلیه اف کاته یکیتیه که نتویی یک رزیامه پیکاتیه بلام تکزی و مسوگریه که یکیتیا نتویی که امکاربن لهمبری وان مترسیداریه و تهدید و گفین لکردستانی همو پارتی رخراوین سیاسی کسایتین ولات پاریس روناک بیر روشنبیر انتلکتوال که تبی و خبات کار و بارش بو یکیتیا نتویی ببه پارتی دموکراتی کردستان یه باشور یا عراق حتانی وکلیه بشداری دانوستاندن ریگای دیالوگ و پیکانینا یکیتیا نتویی نبویه دو حضور
حضورا وده و ام بانگوازیه ده حضورا وده جهر چاربشین کردستانی ره جدیا سپورا دکن و جه پارتی دموکراتی کردستان ام دکن که دمل دست که هین تهلیکه و گفن دولتا ترک زیادتر نبه یان جی که ام کاربن برجواندی خواه بپارزن پیوستی به پیمانا که دولتا ترک لگل پارتی دموکراتی کردستان عراق لگل حکومتی ناوندی یه عراق ده از دخوازم ده حکومتی هرم ده تشتکی ببیجم بشک جه حکومتی هرم تبی اب اتفاقیا به اوغر بویه که حاضریش داگرکریا باشور کردستان و روژاوای دکن ده سری ده ام بانگوازی لپارتی دموکراتی کردستان دکن که نبه هفکار و حوالبند قتل عام جنوساید و بداگرکرنا باشور کردستان روژاوای کردستان او اتفاقا به اوغر لگل دولتا ترک داوی لبینه دمل دست که تبی ناوا هیزن یک ریزی و یک اتیان نتوایی ببه که ام کاربن برجواندی نتوایی همو هیز پارتی ریخراوی سیاسی جواکی و کسایتی ام کارم برگریه لهمبری داگرکریا دولتا ترک که ام دوی آسته ده پیک بینن جبلی ویا پیبه تو تشتکی که ام کاربن برجواندی خواه استاتویا خواه بپارزن تو نیه لورا جاره کدن از دخوازم و بانگوازیه که هون پارتی و رخراوین کلورا باشدارن آمدن کسایتی ام زخته که لسر همو پارتی و رخراوین سیاسی و جواکی که ام دکن که هون جی دوی واری ده مل بدن کار و خبات ما که ام یکی تیا خواه یک رزیا خواه که ام پیک بینن ام کاربن دستکفت و سرکفتن و ستاتوی خواه ام بپارزن جاره کدن ده حضورا وده وکی که حوالان جی گوت سه حواله میه که اندامی کنه که سه حواله میه که جیانا خوش دستان حوال دنیز بلوجی که او به ایریشکی هوانه جعالیه میت استخبارات و دولتا ترکیه و کل ناوندا کنه که هولیر بارگاه کنه لهوليره كتوشي إيريشكي بو وشهيد كد دو حضورا ودا اوان بمنت برزداري بحرمة ام ببيرتينن جارة كدن هم بسر سراحتنا سرچاواراتنا و ام بهوینه کو بشداربونا و مناقشه شروع و نرخاندنه و بریاره کو ام لورا ورگرن ده بو برجواندی جبو پیکاینا یکیتیانه توی یک رزی لهر چاربش کردستان او ام سرکفتنه جمع همو یاره دخوازه و سرکفتن جبو دیوانی جی سپاس کن سپاس بو هفسروکین کنه که بریز احمد کرموز و زینب مراد امنها دخوازن در بس نشخاندن و پیامین هم حزب سیاسی رخصتن مدنی هم تاکن سربخه بگن وقت دیوان لچارچوا پیروا کنه که دا امتکاد رجال دکن پیام چوا؟ هوا لنا که دنگ مخوش بکن هوا
اما بس جدا یا زمانی بس جدا باید اتکه اپوتکه. آره بس ابا نه اول نوید بمی اگر ابا بس برای نه هو باش باش نه baştır ama hiç ney. Evvela bas ne ki kim bakın bas. Emniyet xazın derbasın peyamin Hizbullahi'nin siyasi rixistinin medeni takin serbuxa bibin. Emraca dikin peyam pırdirej nebin. 5 dakika zidatin nebin baştı be çünkü ev civata dema navber yek Armanca ve devi Halide heye peyam bide geli Kürt. Yani siyasete Kürt cevap bide geli Kürt. Hevseroki me amaje pekirin emreşek avarte dane Hizbullahi'nin siyasi kesayetin serbuxa çi peşner dikin. Çi dixazin bikin da ku bibin bersiz bu geli Kürt. Çünkü geli Kürt hazire. Eta xo vek Velat Paris niştiman perver bektinin. Di Bakurê Kurdistan di Sûriyekî adarê da dilbijartina da xelkê me li Vanê şirnexê herêma botan Serhat Dêrsim awan dere bersiv da rejima Erdogan. Gotin em te natirsin. Faşîstekî Saddamekî nû yê Bakur Erdogan desthilatariya wê têk birin. Xelkê me erka xwe niştimanî pêk hani siyaseta Kurd dike çi bike. Xelkê me Rojhilatê Kurdistan îsal neçû ser sanduqa. Bi sed hezaran Newroz pîrozkirin rixmê rejîma Îranê, xelkê me Rojhilatê Kurdistan jî peyam da gotin me amade ne. Xelkê me Başûrê Kurdistan jî hingekî destê xwestka dagirker li wê parçê ne, dewletên Rojavayî ne, dewletên herêmî ne, herkes destê xwe aftiya Başûrê Kurdistan, xelkê me dîsa jî dibe ême ji bo axa xwe em serpiyane. Rojavayê Kurdistan dewleta Tirk 5 cotme Oktober sala par heyana bê navber bombe dike, seda heştê binesazî têk bir. Xelk dibe me welat terk nakin. Yani çar parça Kurdistan û li derve welatçî li Rusya, li Japonya, li Kanada, li Avustralya, li Avrupa xelkê me bê navber di nava hevdanê siyasî de yani pirsgirêka xelk niye. Ev civata giştî de ji bo em dixwazin Hizbullahi'nin siyasi Kurdistan dikin çava xizmetê vê gelê bikin. Bersivê bidine daxwaza gelê me ji bo wê jî tikaye peyam ji bo gelê Kurd e. Çünkü ev civat bi zindî tê weşandin televizyona da û xelkê Kurdistan benda cewaba siyaseta Kurd e. Fermûyîn em dixwazin dest pê bikin bo peyaman. Nûnerên hîzba yek dixwazin biaxivin tikaye navê xwe navê hîzba xwe binivîsin bo dîvan bînin. Ême wek dîvan beriya wê jî çend serlêdan hebûn em wiya ve dest pê dikin. Navên hîzban hene hinek layê me yekî beriya wê serlêdan kirin. Eger ê zêdetir dixwazin qisê bikin tikaye navê xwe navê hîzbê xwe binivîsin bînin bo dîvan. Em destpêkê dixwazin bi Yekîtîn Niştimanê Kurdistan Mamoste Şêx Şemal dawet bikin ji bo peyama yeneke. Fermo mamoste. ئامادەبوانی دەنگەکە تەواو دێ ئامادەبوانی 22هەمین کۆنگرەی ڕاوێژی نەتەوەی کوردستان خوشک و برایانی بەڕێز
سەرەتا هیوای سەرکەوتن و پێشکەوتن بۆ کار و ئەرکەکانی کۆنگرە دەخوازین. هیوادارین ئەم کۆنگرێ هەنگاونان و وەرچەرخانێکی سیاسی گەورە بێ بۆ بەرەو پێشبردننی ئازادی و دیموکراسی بۆ گەیشتن بە ئامانجە نەتەوەیەکانی گەلەکەمان. وەک دەزانن کوردستان لە بەردەم کۆمەڵێک ئالنگاری سیاسی و ئابووریدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو تەنگەژە و ئالنگاریانە بۆ سەر چارەسەری پرسی نەتەوەی تەنها و تەنها یەکگرتن و کۆدەنجیمانە. وەک ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی پێویستە هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان یەکگرت و کۆدەنگ بین. ئەزمموی ڕابردوومان ئەزممونێکی زۆر تاڵ بووە هەر لە سەرەتایی لە سەردەمی ئیمارەتەکانەوە بگرە تا ئێستاشی لەگەڵدا بێ خەریکی خۆخواردنەوەینە. خۆخواردنەوە و ململانە و ملشکاندنی یەکترین بەردەوە. بۆیە دووبارە تەئکید دەکەینەوە تاکە ڕێگامان یەکدەنجی و کۆدەنجیمانە. تەنها و تەنها ئەوە چارەسەرمانە. لای هەمووان ڕوونە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێنا و گەیشتن بە مافە نەتەوەیی و نیشتیمانیەکان ڕەوایەتی گەلی کوردستان هاتۆتە مەیدانەوە. لە سەرەتای دروستبوونیشیەوە تاوەکو ئەمڕۆ یەکێتی لە مەیدانە جۆربەجۆرەکانی خەبات و تێکۆشان قوربانیەکی یەکجار زۆری داوە. تەنها کەم تەرخەمی نەکردووە بەڵکو زۆر ڕۆڵێکی دیار و مێژووی هەبووە لە جڤاتی ڕزگاری لە بزاوی ڕزگاری نیشتیمانی کوردستاندا. یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرتا لە ڕێگای خەباتی سیاسی دەستی پێکردو، بەڵام لە دوایی هەرسی شۆڕشی ئەیلول قسێکی کاک بەڕێز دکتۆر محمود عوسمان هەیە کە ئەو باسەکە بە پێی باسەکەوی بە حقیقەت ئاش بەتاڵ بووە. من نەمنووسە ئاش بەتاڵ بەس بە پێی ئەو باس دەکە ئاش بەتاڵ بووە، حقیقەتی شوایە. هەرسی لە دوایی هەرسی شۆڕشی ئەیلول جەنابی سەرۆک مامجەلال لەگەڵ هاوڕێیانی زۆر بوێرانە لە ڕۆژێکدا بڕیاریان لە خەباتی چەکداریدا کە هیچ ئومێدێک بۆ گەلەکەمان نەمابوو. یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی دی پەیامی هەرسانەوەی شۆڕش و خەباتی دایەوە بە گەلەکەمان. ئەو ڕۆژە لای زۆرێک لە کۆمەڵانی خەڵکی کوردستان وەک خەون وابوو، چونکە هیچ دەرفەت و دەرەتانێکی خەباتی سیاسی و مەدەنی لە بەردەمدا نەمابوو. ئەگەر نا یەکێک لە بژاردە باشەکان بۆ چارەسەری کێشەکانمان ئێستاش بە ئێستاشەوە خەباتی مەدەنی و چارەسەرکردنی کێشەکان لە ڕێگای دیالۆگ و پرۆسەی دموکراسی و بە ئاشتیانە بە باشترین دەرفەت دەزانی بۆ چارەسەری. هەواڵانی بەڕێز، یەکێتی لە هەموو بەشەکانی کوردستان بە شێوازی جۆراوجۆر قوربانی داوە و لە ڕوانگەی نەتەوەی و نیشتیمانی و مرۆڤایەتیەوە هەموو کات ئەرچی سەرشانی خۆی بەجێهێناوە. دڵنیاتان دەکەینەوە کە لە داهاتووشدا کەم تەرخەمی ناکەین، بەڵام هەندێک ڕاستی هەیە لێرەدا بە پێویستی دەزانین بخەینە ڕوو. یەک، بە پێویستی دەزانین کۆنگرە هەولێکی جددیتر بدات بۆ ئەوەی پارتەکانی کوردستان زیاتر لە چوارچێوەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کۆبکاتەوە هەندێک بواری ڕۆشنبیری و سیاسی و نەتەوەی و نیشتیمانی لەخۆ بگرێ و هەروەها چەترێکی گشتی بێ، هیچ مۆرک و هەژمونی سیاسی و حزبی بەسەرەوە نەبێ. دوو، بەشەکانی بەباشی دەزانین کە نوێنەری هەموو کەمە نەتەوەکان تێیدا بەشدار بن ئەوانەی کە دانیشتووی کوردستان لە کوردستان دەژین، وەک کلدان، ئاشووری، تورکمان، ئەرمەن، ئەوانە هەمووی تێدا ئەندام. سێ، پێویستە تایبەتمەندی بەشەکانی کوردستان وەک ڕۆژاوا، ڕۆژهەڵات، باشوور، باکوور لە بەرچاو بگیرێ، لە بەرچاو بگرین و پێمان وایە دەبێ لە هەر بەشێک بە پێی تایبەتمەندی خۆی کار و خەبات بۆ مافەڕەواکانی خۆی بکات. سوات، نابێ شێوازێکی تایبەتی لایەنێکی سیاسی یا تایبەتمەندی بەشێک بسەپێندرێ بەسەر لایەنێکی بەشەکانی تری کوردستان، چونکە ئەوە مەودای کار و خەبات بچووک دەکاتەوە.
پێنج دەستێوەردانی هەر حزبێک لە بەشێکی کوردستان لە کاروباری ناوخۆی بەشەکانی تری کوردستان بەڕاست و ناڕەوای دەزانین پێویستە ئەو جۆرە سیاسەتکردنە کۆتایی پێبێنرێ. لە بەرچاوگرتنی گرنگی هەرێمی کوردستان و ئەرکەکانی بێگومان ئەمڕۆ هەرێمی کوردستان قوارەیەکی سیاسی نیشتیمانی دەستوریە و گرنگی و بایەخێکی گەورەی بۆ نەتەوە و نیشتیمان و بگرە بۆ نەتەوەکانی تریش هەیە، چونکە هەرێمی کوردستان دەستکەوتێکی مێژوویە کە بەری ڕنج و خوێن و خەباتێکی درێژ خایەنە و بە قوربانیدانێکی یەجگار زۆر بەدەست هاتووە. بۆیە پێویستە هەموو لایەنەکانمان لە پاراستنی ئەو دەستکەوتە نەتەوەی و نیشتیمانیە هاوکار بین و بیانەوە بەدەست دوژمنان نەدەین بۆ دژایەتی کردنمان. خوشک و برایانی بەڕێز هەواڵان، لە بەرامبەر ئەو ماف و دەستکەوتانەی هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەرچی فیدرالی و نێودەوڵەتیش لەسەر و مانە و چاویان لێ ناپۆشرێ. بۆیە ئێمە لە کاتێکدا کە هەموو دەستێوەردانێکی وڵاتانی دەوروبەر بە هەڕەشە و داگیرکاریەکانەوە ڕەت دەکەینەوە، داوا لە وڵاتانی دەوروبەر و لایەنە سیاسیەکانی کوردستانیش دەکەین کە ڕێز لە سەروەری خاچی کوردستان و عێراق بگیرێ. پێویستە ڕێگری لە دروستبوونی هاوپەیمانی دژمنکارانە بگرین و دەبێ هەمیشە مەترسی و پیلانجێڕیە هەرێمی و نێودەوڵەتیەکان لە بەرچاو بگرین و لەو پێناوەشدا لانی کەم بیانەوە بەدەستەوە نەدەین. ئێمە کاتێک بۆ ئامانجێکی گەورە و پیرۆز کۆ دەبینەوە دەزانین کە ئەمڕۆ لە نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان ناکۆچی و ململانێکی زۆر قۆڵ هەیە. بۆ نمونە ئێمە ئەگەر نەتوانین لە ناو ماڵی خۆمان کێشە و ململانەکەمان چارەسەر بکەین، چۆن دەتوانین لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی گەورەی کوردستان ڕێک بکەوین. لێرەدا داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین بۆ ئەوەی ناکۆچیە لاوەچیەکان نەکرێنە قوربانی ناکۆچیە سەرەکیەکان. بەلانی کەم دەکرێت لەسەر خاڵە هاوبەشەکان ڕێک بکەوین، لانی کەم لە هەر بەشێک لەسەر استراتیجەتی ڕوون ڕێک بکەوین تا بتوانین باشتر کار بۆ استراتیجیە گشتیەکە و گەورەکەمان بکەین. خوشک و برایانی بەڕێز، سەرەڕای ڕۆڵی یەکێتی لە خەباتی سیاسی و دیموکراسی و نەتەوەی بەداخەوە هەندێک لایەن نەک ئەو ڕۆڵە لە بەرچاو ناگرن بەڵکو و کێشە و گرفتی گەورەشی بۆ دروست دەکەن. لە کۆتاییشدا ئەو کێشە و گرفتانە دەبێتە ئاستانجێکی بەردەم کار و خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی کوردستان و عێراقیش. لەگەڵ ئەو پەڕی ڕێزماندا هەرخۆش بن. سپاس. گەک سەلیم لە کەنێکی دا هەرکەس زمانی خۆ زەرەوەی خۆ داخەوە هەرکەس لە زمانی خۆ فێر بکە ئەگەر ئەم هەموو بەرگەرین وەخت نامێنەش بۆ ئەوێ ناوبەرێ دەکاری بچی گەرکێ شێخ پرسپێکی چ گوت باشە نەهامە دەرباسی کورمانجی ببن ئەمێنە دەرباسی کورمانجی ببن ئەم دەخوازن هەر سەرۆکێ کۆنگرا گەلێ کوردستان بەڕێز ڕەمزی کارتاڵ داوەت بکەم. دیوانە برێز دەنگ
دیوان برس میوان هجا اندام جواتا گشتی کنیکه به تاوایی گشتی و همیا به دل و جان سلاو دکن جواتا گشتی بیستو یمین یا کنیکه را سرکفتن ادخازن دم کرده جواتا که جوینه که گله که گرینگه لبلی جبکو کات کیمه گله که کرد دخازم هن تشتین گرینگ بله وان خط بکن اف جوین دمه که گله که گرینگ دا بکته بیستو دیمین جواتا گشتی لکردستان gelek tişten bu yerin giring. Pekatiye pevajoya ke geleki giring da ev civata gişti pekti. Beri her tişti civata gişti bistu yemin peviste giringiya demi benevi khat bike, kabul bike. Ev demek ki geleki kritike. Jiboy gelek Kurdistan'ı. Peşketinin geleki giringe. Çaparçayın Kurdistan'ı moral motivasyoneke giring heye. Sebebi van peşketina bi Kurdi emdikarın bejun ku bi taybeti ev şeş mehen derbaz buyi hin bu yerin giring pekat jiberiye. Çiye? Yek. Cara yekemine de derbare Brez Abdullah Öcalan kampanya ke jibo azadiya Abdullah Öcalan o çareseriya psikolojik Kürt لحمو جهان دا پک و حاتم شاندن ev mijar ket rojava raya giştiye cihani valat derbe valat gelemele khudi derket taybeti ev şeşmehin derbaz bu hammu çal da gelin Kurdistan'ı da meydana da tevger azadiye ispat kırın ku irada her yemezin insane ki jibo azadiye xwe veki fedayı amade kiriye jibo velatê xwe azadiye gelê xwe bi her tiştî amade li teknîka herî gewre di vê çerçeveda jî konsepta teknîk ya artêşa dewleta tir vala derxistin em dikarin bêjin ku eva pêşketinekê gelekî mezin çêbû eva li ser moral maneviyata gelê Kurdistanê bandorek mezin çekir. Ji ber vê yekê ji bi vê bandorê li çar dorê li Kurdistan bi taybetî kompleya navnetewî ya li ser şexsiyeta Brez Abdullah Öcalan rêberê gelê me kompleyekî navnetewî heta me şandin protestokorina îsal her derê li xwedî derketinek mezin çêbû. Wekî tê zanîn Ewropa jî li geş lutkeyeke mezin. Evana hemû heştê adarê tevgera jinên Kurdistanê bi giştî tewayê ev moral motivasyon li çar perçeyên Kurdistanê li Newrozê de diyar bû. Li Rojhilatê Kurdistanê Newroz dest pê kir li her çar perçeyên Kurdistan derveyê welat gehîş lutkeyeke mezin. Eva iradeyek bû. Ji bo
برز عبدالله جالان آزادی جوای چارەسەری پرسگەرێکا کورد چارەسەری خواستن نها ev iradeye bilind bû yekser Bakurê Kurdistanê di pêvajoya hilbijartinê da encamê xwe bandorê xwe nîşan kir. Niha sê xalên esasî di vê pêvajoyê da berçav diyar e. Yek, konsepta dewleta Türk ya ku eskerî dixwast ku lê îrada gelê Kurdistanê şervanên azadiyê bişkêne ev vala derket. Ya duyemîn vê hilbijartinê da ew îrada siyasî ya ku li siyaseta xwe faşîst dixwast li ser gelê Kurd به اصرار و سیاست بردوام که اواجی زلال بو و هلبجارتنه دا اثبات بکو گل ایدی و حکومت پیشگیری که دوی چرچوه داسی شکستنه که مزن جیان کرد یا سیمین براسیج دی کنسپتا دولتا ترک یا لبشار دمشینه گریده و کنسپت آبوریا دولتا ترک تک چویه که پر مزنه جبروه که ev devlet nabijim AKP MHP taybeti dibijim devlet çünkü be hemû tiştê xwe seferber kirib ku dixwast encam bigire lêbelê tablo diyar e piştî hilbijartinê jî xwe amade kiribûn şerekî mezin berdewam bikin lê ev her sê xalên esasî wa diyar ev devlet ev hikûmat bi derfetê xwe netwane لهمبری گریه لهمبری گلی کرد انجام بگیره هول داده کو آلیکاری بستینه اگر حزب بیا جخو باور بیا پشتی هلبجارتنه شبکه مزنیه بردوام کرا لی دبینه کو جبوی زحمته جبروه یکیجی دخوازه آلیکاری بستینه عراق ایران مصر سعودی عربستان امارات قطر لأوروپا وان ve meheye biçe le Irak'e piştü biçe le Amerika hemû hewdan eva ku dixwazin alîkarî bistînin ser ve bingehê jî dixwazin encam bigirin eva tiştekî îspat dike dewleta Türk îdî bi derfeta xwe nikare هیوادارم دەنگە بێت جارە بەڕێزانی خۆشەویست ئێوە زانن ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ساتە وەختەدا کە ئێمە لێرە کۆبووینەتەوە لە هەلومەرجێکی زۆر هەستیارە بەسەرەبات لە ڕاستیدا لە لێواری شەڕێکی هەمەلایەنەدایە ئێمە ئەزانین بە پێمێژووی ئەم ناوچەیە بە ئێستەشەوە کە قسە لە لێواری شەڕدابووندا ئەکەین لەژێر چوار گوتاردا ناڵیوە یەکەم گوتاری ناسیۆنالیزمێکی دەمارگرش کە هەموو هەلێکی لە زۆربەی خەڵکانی ئەو وڵاتانە کە سەردەمی خۆی نەخشەی ئەو ناوچەیە کێشرا کەوتونەتەوە ژێرستەم دووەم ئیسلامی سیاسی کە گەلێک کارەساتی بەسەر ئەو ناوچەیەدا هێناوە سێەم تەماعکاریەکی سەرمایەدارانە کە دەوڵەمەندی ئەو ناوچەیەی بە تاڵان بردووە و هەموو خۆشبەختی ئەو ناوچەیە کردۆتە قوربانی و لە لایەکی تریشەوە خاڵی چوارەم چەوسانەوەیەکی دژە مرۆڤانە لەسەر ژنان
ئێستا دەبینین ئەو چوار ڕەوتە ئەو چوار گوتارە بە کوردستانی شۆ بگرێ ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان خستۆتە ژێر هەلومەرجێکەوە کە ئەکرێ بەڕاستی لەگەڵ جەهەنەم هەڵی بسەنگێنی. بەڵام لەم تاریکستانەدا ئەبینین کوردستان بە هەر چوار پارچەکەیەوە بەڕاستی ڕووناکیەکە لە تونێلێکی تاریک. دەبینین بزوتنەوەی پێشکەوت و خوازانە و ئازادی خوازانە لە کوردستان کە هەر ڕۆژە نمونونەکەی دەبینین تێیدا بەرجەستەیە نەچەوساندنەوەی ژنان گوتارێکی بەهێزە و نە نائەداڵەتی کۆمەڵایەتیش لەلای ئاستێکی کۆمەڵایەتیە نوێنەرایەتیەکرا. بۆیە کوردستان ڕووناکیەکە بەڕاستی لە تاریکستانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام بۆ پاراستنی ئەو ڕووناکیە و بۆ بەهێزکردنی زۆرتری ویستە ئەو کەسایەتی و ناسنامەی بزوتنەوەی ئازادی خوازانەی کوردستان بەهێز بکەین کە ئەو چوار ئەساسە پێناسەکەیەتی. لە دەوری خۆی پەرژینی ناسیۆنالیزمێکی دەمارگشت ناکێشێت، ئیسلامی سیاسی ناکاتە پلاتفۆرمی خۆی، چەوساندنەوەی ژنان قبول ناکات و عەداڵەتی کۆمەڵایەتی دەوێت کە لەوێ سەروەت و سامانی ئەو وڵاتە لە هەر حەد و ئەندازەیەکە ببێتە سەروەت و سامانی گشتی و بە شێوەیەکی دادوەرانە و عەداڵەت خوازانە لە نێوان ئەندامانی کۆمەلگادا بەشداری بکرێت. کۆمەلگایەک کە لەوێ تاکی ئەو کۆمەلگا دەستی لە چاوی لە دەستی کەسێک نەبێت کە موچەی پێ بدات، بەڵکو بەهێزی خۆی بە توانایی خۆی بتوانێت ژیانێکی باش بەرێتە بەرەوە لە ژێر گوشاری سیستەمی نەتەوایەتی ڕزگاری بێ، هیچ شتێ هەست بە ستەم و چەوسانەوە نەکات. ئێستا لە پرۆژەی حیزبی سیاسی، کۆمەلگای مەدەنی و هەر کەسێک پێی خۆش بێ کاریگەری لەسەر ڕەوتی بەرەو پێشوونی بزوتنەوەی کوردستان بگێڕێ، ئەوەیە ئەبێ بایەخدا بنێ بۆ ئەو چوار ناسنامەیە کە خەڵکی کوردستان خەباتی بۆ دەکەن. شۆڕشی ژینا نەورۆزی ئەمساڵ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نمونەیەکی زۆر زەقی ناسنامەی پێشکەوت و خوازانە و پێشەنگانەی کۆمەلگای کوردستان بوو کە لەوێ نە لە ڕەنگ و ڕووی ناسیۆنالیزمی دەمارگشت دیار بوو، نە ڕەنگ و ڕووی ئیسلامی سیاسی دیار بوو، نە چەوسانەوە لە دژی ژنان دیار بوو، بەڵکو ژنان و کوڕان و گەنجان و بە ساڵا چوان لە پاڵیە دیتمان کە چۆن نەورۆزێکی شکۆداریان بەڕێوە بەر و لەلایەکی ترەوە گفتارێکی بەهێزی عەداڵەتخوازی کۆمەڵایەتی لە دژی سیستەم لە دژی هەژاری ئەبینرا. بۆ هیوایی کە کۆنگرەی نەتەوەیی بتوانێت لێرە بە نەوعێک ئینعکاس بداتەوە ئەو ناسنامەی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەباتەکەیان. جارێکی تر هیوای سەرکەوتن بۆ
کۆنگرەکەتان. برێزان ساڵۆنە پڕ چوین هاتن چێ دەبێت چ بۆ دیمەن خەشت یان ناکرد یعنی ئەگەر پێویستیان ناوبەر هەبێ یەک پێشنیار بکەم ناوبەر بدەن یعنی ئەگەر پێویستی هەبێ فەرمی بێگوتن ئەم ناوبەر بدەن چوین هاتن بۆ دیسیپلینا کۆبوونە دیمەنێکی خەشت نەدە دیار ئەم نادخوازن پەیاما نونەرێ خسەریە ڕۆژاوا بەڕێز دکتۆر عەبدولکەریم عومەر بدار بکەن فەرموو ماستە. مهمان عزیز اندام کنکه دیوانا بریز بنابه روجاوای کردستانی بنابه ریببریا خسر آباکر و رجلات سوری ام وسلاف دکن ام پیروز دکن در خستنا 22مین جباتا گشتی کنکه بهبیا سرکفتنی هبادن هیجا اب جوادی بدار خستن دو وقتا کیدا گو شرکو پفچونه که مزن تبایات نیای چیدی او شرکو پفچون بوی دیزاین کرنا سیستم کا جهانی آنو و سرگی اساسی او کریزات روسیا و اوکراینیا دا چیبو اسرائیل و حماس دنها رود دی کریزک ناب اسرائیل و يعني ده وأبرز كليك و تمك الدريج وترباس بكي أب دريج كرنا بألوزيا هالي مظن أليكوي أريني هيا وأليكوي نيني هيا جوي كردستاني هبالن هيجا أم تقناغك قال لك هستيار ومترسستات عند الماستبن جالي كيبا لتبايا كردستاني هنك تسكبتي هاتنا قزنج كرين لرجاباي كردستاني بصايا خونا بهزارة شهيدة ستاتو كاتي آبا كرين أو ستاتو ناف حمو بكاتين ويدا بلديا كرد عرب سريان أو ستاتو بو كهيبي كي بو تبايا كردستانيا وبو كميناك كي جبوي كسايات ديمقراطي خواز واشتي خواز جبوي آبا كرنا سوريا كنو ديمقراطيك ننا بندي آقوتي دا برسكليكا قلن كرد وتبايا بكاتي تربي جال سركرين لباشور کردستان جی ستاتو کاتی آبا کرن او ستاتو جی هاتی آرینی کرن هاتی قبول کرن تبایا دنیای ل باکور کردستانی پشتی 100 سالی چقدر
العام والجنوسايد بشتي 25 ساله جي ديكرنا بريز اوجلا بشتي قرتنا بهزارش كادري هدف وهفسلوكي شارداريا وهفسلوكي هدف اي كاف مديد وقت انجامي هالجارتني مديد وديد انجامي شارداري هالجارتني شارداري الباكوري كردستاني وقت انجام دوا شارداري هذا كرد بسركتنا كردا اكبي بنكاد مخالفات بسركت بأريكاريا بكردارا نرينا مدى ويا مسج او مسج جاء حموت فاكانا في دولتين مسج دولتنا هريمية مسج دوستو دجمني كرداربو انه كرد هنا كرد نامرين روجلاتا نابي دا استقرار شي نابي قبل سكريكا كرد دوي جال سركل لرجلاتي كردستاني جي شورشا كده سبيكر شورشا شنجيان آزادي بباسر كفتيق وهذه قزنج كرين أم بن خطريا مزندنا أم بن مطرسدان قالك قولتنا نرجعي كردستاني أم هين بن خطريا داعش دنا أريد داعش وك ستاتو ما بداويكر لداعش وك إيديولوجي وك شاني رازاي وك شمندي بداوي نبوه وأري كاريك مزن إجي داعش تيكرين أم بن مطرسيك مزندنا وبن إيريشن وميليسيا جريداي بإيراني أب كريزا قدنا بإسرائيل وحماس تسبيكريا تسبيريش أكلنا باراجيه كولاسيوني ونابندي هيزن سوري ديمقراطيك طبران ديك دولة سوري وإيران دست خد عبيج ناب عشيرة عربتا تخازننا كوكيا لباكور الولايات سوري تشيلك وكديتر هين أو انتهاكات وكشتين وقرتين وقهرتين ديموغرافي وهذا بلد داقر كريج عليه دولة تركبة بردوام تكن تركي جي اب كريزا قدنا حماس واسرائيل لدست بيكل ويجي فرا بكار هني ودست بي اوبراسيون كم مظن ابج ازمانيكر لصلاه هيبه 2023 وهيبه يكي 2024 بكار عنينا بالا فريشر حموس سازين مي خدمه كباريه هدف كرتن ستاسيون مي غازي وابا بخارني وبيري مي بترولي ارمانج اوا قلنا كوكيا دناب خلق باكور الولايات السوري واللي ببريا خسر دشيبل ارمانج اوا مطرسي وروشا خلقي ابوري والغاستان بي بخاطر جاره كدي او كسايات الجمانا روجا باي كردستاني او جي درك وقت يتر باشوري كردستاني جي خطريك مصنتها باشوري كردستاني ناكو كيد ناب هوديري وبغداد هنا تيتو بانا كرند علي دولة ايراني ده سر براجيه بارتي سياسي اي روجلات بارتيا يكتيا نشتيمان بالتحديد على دولة الترك ده ترك حاضرية اوبراسيون كما ظنتكي سر باشوري كردستاني وسلبي اساسي جي تشي اتفاقاتكي
بري خود دي بغداد وبري خود دي هوليري ونهاجي وأردوغان هري بغداد وأردوغان وهري أمريكاش أرمانج أو قرقرنا قالين كردا أرمانج أو اتفاقا بكن يبو جارة قدي صالة بيساس كردا دوبارة بكن أم هي بدارن تآلين كرد نكبن والستوكي دولتا ترك آداگر کرده چل باشوری کردستانی چل رجعبای کردستانی دا جبوی پاراستنا وادس کفتی گوهاتی قزنج کرن و جبو روبرونا و مدرسی هری مزن سرما بیوستیا یکیتیانا توی های و دارین آمده اب ارک کبی سرملی کنه كده وكسيوانا كيبو خاطري حمو آلين سياسي وسازي وكسايات انسان كاري رولا كمزن دي يكيتيا كردا بليزي كاري رولا كبليزي يبو يك ريل بيشابا اوبريسيونا بكري دوام هك اوبريسيون تشيبو جيبوي بيان ابي از پیشنهاد دکم وک انجامه بیچ بینا گشتی بیست دوام هیئتک به هل جارته جه همو آلین سیاسی نه آلیک سیاسی تنی بلوی همو آلین سیاسی او هیئت بری خبده باشور کردستانی جبت پرگرنگا ام توک کلکی نازک و حسیار قدر باز دبن ام ددما که دگو چند سکش بو کرده هاتیه بلکه دیرو که جارا که تجارت دوباره نبی دوی دا کنکی کاری ويرو ليزي دولة داگر کر نها دخوازن پشتیباق از کفتی گوهاتی قزنج کرن دخوازن جارا کدی 100 سالا 20 سال کرده دوباره دخوارن دسپیکا سالا 20 100 سالا 21 دا جارا کدی کرد بی بحر بینه ليه تخازن بين مزمان انه كرد نكرد صلاة بيستانا ودمجي ندم صلاة بيستانا كرد هاتنا ناس كن تبايات دنياي تبايات دنياي خد بين دينداري كردا وبتايبت دينداري جنا كرد دوي رولا بوليسي واجهات هيلوري لو اقوى ام تهديد كرد تبايم ربعي تهديد ذكر ام كرد نهابري خستنن ام خد هيزن سركانا جبوي ولو صلاة بيسيس كردا دوباره نابي لي جبوي غارانتي او انك بيغستا يكتيانا توي ودارين عمدا كان كاري رولا كمزن تبليزي بيجي كرد بيجي كردستان بريزان وقتی بعدم سادو برای بیشتر که تلفن خود بدن بکنم فرمایید برای مجبوری ناش خازم که وقت جمال سرناوی بسوتنوای گورانج بو پیاما بسوتنوای گورانج در بکن فرمو که وقت جمال فرمو أمكن تلاش خشوعاً عندما يسلون كوكلي يتوي كردستان أمكن تلاش دستور دا بخلافي همكاري بقبول إما بروان جواز وكالة اجتماعي بارتي سياسي وسلام وشكرا سياسة مداران مجلسان سرماني وراسيا كسر سياستي صفا مدران بيوش من كمان نقول كتر لنا ودين كل بجنوسايد أنفار ومكان تكيسر اللي الشناسي لكل يمني لربوني الزور دوالي خوش كامل يعني بيجي في كردستان أنا نما لبرامج ده هم بشكل كردستان يلان كردستان بداوم لتكشان أزاي خوش البلاد بدل جاي استدل رابطو كل شيء جديد فور مستمكاري سربكاري وتو لزورك ما فقولاتي سياسي ياسايي وأبو فرنكان كوي بمشكلة دولتاني سردست
ئەوەی لە دەستیان هاتبێت لە ڕێگای زەرم و زەنگەوە لە ڕێگای ستەمکاری و جوڵەساییەوە بەڕێوەبەستی سەرکوتکردن و کەفتکردنی کورد و لە ناوەندی زمان و ڕێگەی توانەوە و لە ناو کولتور و زمانی داگیرکەراندا هێنیان نەکرێت. لە پاڵ ئەمەشدا هێنانی سیاسەتێکی نەگۆڕی ئەم دەوڵەتانە بۆ گۆڕینی دیمۆگرافی خاکی کوردستان بەشی گەورەی ئەو تاوانەیە کە لەلایەن داگیرکەرانەوە بەرامبەر نیشتمانی کورددا ئەنجام بدرێت. یەکەم، کورد دەستبەرداری ئافریقای نابێت بە تەواوەتی هێزی بۆ ڕووبەڕووی واقعی سپێنراو دەبێتەوە. دووەم، کورد ڕەنگە لەسەر نەشەی سیاسی دابەشکراو بێت، بەڵام هەر یەک نەتەوەیە بوونی هەموومان لێرە بەڵگەی ئەو ڕاستییە. سێم، هیچ کام لە دەوڵەتانی سەردەست ناتوانن بە ڕێگەی هێز و زەبرۆزەنگ ئازادی لە کورد بسەنەوە. چوارەم، ئاشتی ڕاستەقینە و داخەرانە لە هیچ کام لەو دەوڵەتانی کوردی بەسەر دابەشکراوە بەگشتی و بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تاکو دۆزی کورد بە ڕێگەی ئاشتی دیموکراسی و چارەسەر بەڕێزان، لێرەدا بەپێویست دەزانێت سیاسەت و استراتیژی دروستبوونی گۆڕان لەبەر کارەبەدوەکان لە چەند خاڵێکا بخینەوە. یەکەم، لای بزۆتنەوەی گۆڕان کوردستان نیشتمانێکی دابەشکراوە. دووەم، پشتیوانی تەواوی خوشک و برایانمان دەکرێت لە هەموو پارچەکانی کوردستان بۆ بەدەستهێنانی ئافریقایان بەبێ دەستوەردان لە کاروباریان. سێم، بزوتنەوەی گۆڕان هێز لە خەڵکی کوردستان وەردەگرێت و بریکاری هیچ دەوڵەتێک نەبوو نییە. چوارەم، بڕوای نەگۆڕمان ئەوەیە ڕێگەیمانەوە و کەشەکردن و سەربەخۆیی کوردستان بە دیموکراسی و ئازادی و دادپەروی تێدەپەڕێت. بەهێزترین چەکی دەستی کورد بنیادنانی دیموکراسی ڕاستەقینەیە بە پێشکەشکردن لە دیموکراسی. بە پشتکردن لە دیموکراسی هاوپەیمان و دۆستە بەهێزەکانمان لە ئەوروپا و دەوڵەتانی ئەوروپا لە دەست دەدەین و سەرەتای ئەم مەترسیە لە هەرێمی کوردستان دەکەوتووە. پێویستە بە ئامانجی دیموکراسی سەربەخۆیی کوردستان لە پرۆگرامی سیاسی بزوتنەوەی گۆڕان هاتووە. ئازادی گەلی کوردستان و مافی بڕیاردانی چارەنووس بە بڕیاردانی سەربەخۆیی کوردستانیشەوە ئامانجی باڵای استراتیژێتی بزوتنەوەی گۆڕانە. ئامادەبوونی بەڕێز، وەک بزوتنەوەی گۆڕان پشتیوانی خۆمان بۆ هەر هەوڵێکی ئاشتی و سیاسی دەردەبڕین کە بەرگری لە مافی کورد بکات لە هەر جێگەیەک بێت. دەستخۆشی لە کۆنگرەی نەتەوەی کوردستان دەکەین کە ئەم کۆنفرانسیان ڕێخستووە و پشتیوانی خۆمان بۆ کاری پێکەوەی دەردەبڕین. خوشک و برایانی بەڕێز، لە کۆداییدا سڵاو و ڕێزی ئەندامانی جباتی نیشتیمانی و هەسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانتان پێڕادەگەێنن و ئومێد ئەکەین کۆنگرەی نەتەوەی کوردستان وەک چەترێک بێت بۆ هەموو گەلی کورد و پارتی سیاسی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی شارستانی و هاوکات کۆنفرانسەکەمان سەرکەوتوو بێت و خاڵێکی وەچەرخان بێت لە چەسپاندنی ئاماجە هاوبەشەکانمان و ناردنی پەیامێکی ڕوون بێت کە گەلی کورد پێکەوەیە. پێکەوە بە پێوەین تاکو گەیشتن بە ئاماجە باڵەکان بە بیر و قەڵەم و دیبلۆماسی و فۆرمەکانی دیکەی خەباتی ڕزگاری و ئازادی بەردەوامین تێکۆشان بۆ گەیشتن بە سەربەستی و سەربەخۆیی گەلی کوردستان. دەستان خۆش بێت، جارێکی سوپاس. سپاس کێکفرەت جەمەل بەڕێستیژی 4 دەقە لە پەیامەکەدا سپاس دەکەم. یعنی پەیام گەرە سەر ڕێک و پێک بن.
ام ناج دخوازم برز حکمت سربلند سروکی پارتی اسلامی کردستان دعوت دیکی بکن مامسته هیوی دکم تو جی 4 دقیقه باخوی سینی باشه دیوانا بریس خوشکو برای هجا جبرکه سپاسم سری دا سلاوی جنا بکم وکی سروکی پارتی اسلامی کردستان بتایبەتی ئەس دەسەریدا بێ جڤینە کەنێکی 22یەمین پیرۆز دکم دکار و خەباتێ حەتانێ نەها و گەلێکی جیکی بقیمەت و گەلی کورد هەردەم ئانین با هەبدوو ئەس هێویدارم کەنێکە بکاربە هەموو طرفی کردستانی کرد و هیزی کردا بشتاری وان جوینا بکن و کنگران نتوی بده تمثیل کی نتوی بکارد گلی کرد ده نافخایی دا و ده قادر ناف نتوی دا بکارد تمثیل بکن بریزان براستی از دخوازم کو وکی باورمنده کی بیا بیجم داگرکری کردستان همو مسلمان بتایبەتی هەر کوردێکی باش بزانبن مەسەلا کوردا نە مەسەلەکی ئیدۆلۆژیە ئیسلامی سۆسیالیستی ئەنجی تشتێکی دنێ مەسەلا کوردا نەتەوەبوون و ئازادیە گەلی کورد ji bo viyajî li ser her kurdekî ferz ku نتوا گلی کرد بپارێزی یەکیتیا گلی کرد بپارێزن دەستکەوتنی گلی کرد بپارێزن و خودیە ئەو کەسێک و شەربانên کوردستانên geç û xortên kurdan ew ku bedel danin bersiva wan bidin ku sivê li huzûra dîrokê da em bikaribin bersiva viya bidin û em berda berpirsiyarin viya baş bizanibin. Îro di rojhilata navîn da her kes dizanin ku baş devletê dagirker bi taybetî devleta Tirk û devleta Îranê bi stratejikî hevbeş dixwazin destkevtinê Kurdistanê tê bibin. Hedefa wan ne tenê hêzekî Kurdayê an jî partîkî Kurdayê. Hedefa wan hemû gelê Kurd û destkevtinê gelê Kurdin. Ji bo viya jî bangaweziya me ji bona gelê Kurd ev ku bawermendê Kurda baş bizanibe ku îro şerrekî rojhilatê navîn da tê berdewam e bi taybetî şer navbera Hamasê û İsraîl'da. Em wekî Partiya İslamiya Kurdistan zulüm li ku derê dibin em li dijî zulminin belku em milletekî mazlûmin. Xwedê di ayetekî pîroz da dibêje nêzîkê zalima nebin agirê wan zalima we jî dişewitinin. Ne ku alîkarî bikin. Nêzîkê wan jî nebin. Ji bo viya jî ev şerrê ku îro hat darxistinê planekî projekî devleta Tirk û Îranê bû Hamas anî hatin piştgiriya Hamasê kirin û li dijî gelê İsraîl şerpê kir û îro jî em dibînin bi destê Hamasê ev kirinê ku hatin kirin gelê Filîstîn îro ji rûyê wan da zulmê dibînin. Qetleamê de orda tê kirin tek di rûyê wan da ne. Ji bo viya jî anha jî planekê tê çêkirin rojnamekî Tirka dibe çi? Ew rojname jî temsîla devleta tariya ku em dibêjin Tirkiyeyê da dibe ger Filîstîn bi ser bikeve Kurdistan tê ter. Ger Kurdistan azad bibe Filîstîn bi ser tê ter. Em ku hatta Kurdistan azad nebin rojhilata navîn da ne demokrasî tê ne wekevî tê ne jî edalet tê. Ji bona hemû gelê heremê û gelê rojhilata navîn û gelê alema İslamê. Ji bo ku
هر کردکی لسر وان فرض کو از نخوازم کو همو کو گوتنی کو حوالا گوتنی دوباره بکم مترسی کی مزن لسر دولت ترکا هیه دولت ترکا بتایبتی ev iktidar AKP و MHP 22 سالای جاره یکمین بون دیوان هلبجارتنی هرمی دا شارداری دا bu parti ki duyemin jibo viyaji dokhwazı da disa rojeveki de Türkiye'de çekin هستی نجات پرستی پیش دا بخینن ایریشی ببین سر دستکفتنی کردستان باشورو و روجلات کردستانی و اردوغان کار و خباتا جبونا بیاد کن از زیوی دارم گلی کرد به یک دنگی براحکی نتوی یکیتیا خواه قوی بکه و بکاربن دستکفتنی گلی کرد هر دوری بپاریزن جبو پارتیا اسلامیه کردستان دستکفتنی هر کردکی جبو نامه سرکفتنی و پیروزی کی ام پیشگیریاوی دکن جبو هر ویا ام دبیجن بیجی یکیتیا گلی کرد بیجی کردستان کی سربخوا و آزاد سرکفتن دخوازم جوارا Başka Mamusta Hikmet Serbil'in Seroki Parti İslamiye Kurdistan. Hem de hazına dost dakikati bir kenaki dair bakın. Parazgeri Slimani Briz Heval Ebu Bekir. Her Mamusta. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان هاوسەرۆکان و ئەندامانی کۆستەی سەرۆکایەتی و بەشداربووان و میوانان و ئەندامانی 22هەمین کۆبوونەوەی جڤاتی گشتی کۆنگرەی نەتەوەی کوردستان سوپاس و پیرۆزبایی و پشتیوانی خۆمانتان بۆ دووپات دەکەینەوە ومێ دەکەین ئەم پێکەوە بوونە نەتەوەی و نیشتیمانیە لە هەموو پنتێکی دنیاوە دەرخەری ئەو ڕاستەقینەیە بێ کە کورد ئەگەر خاکەکەشیان کەرت و پەرت کرد بێ بەڵام ئیرادە و هەست و کار و خەم و ئامانجی پێکەوەی ئەتوانێ بیکاتەوە بەیەک و ئەتوانێت لە جیاتی پنتێک هەموو جیهان بکا بە نیشتیمانی کوردستان و ئەو ڕاستی سەلماندووە کە جیهانێکی ئارام نەک تەنیا خۆرهەڵاتێکی ناوەڕاستی ئارام بەبێ کورد بەبێ کوردستان بەبێ ئاسایش و ئابووری و ئارامی کوردستان نایەتە دی. زۆر گرنگە جەخت بکەینەوە لەم کۆنگرەیە لەسەر دیالۆگێکی نیشتیمانی ڕاستەقینە لەگەڵ خۆمان یەکەم جار لەگەڵ خودی خۆمانە هەر هێزێکی سیاسی لەگەڵ خۆیە و هێزە سیاسیەکان لە هەر پارچەیەک لەگەڵ یەکتریە و کۆی هێزە سیاسیەکانی پارچەکان بەیەکەوە لەگەڵ یەکتریە و لەگەڵ ڕەوەندی کوردیە لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە و لەسەر ئاستی نێودەوڵەتی بەبێ دەستکردن بەم دیالۆگە نیشتیمانیە گشتگیرە ئێمە ناتوانین وەڵام دەرەوەی داخوازیەکانی ئەم دۆخە بین ومێ دەکەم ئەو پەیامانی کە لە ڕابردووە چ لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە هەڵبژاردنەکان بڵاوکرانەوە چ ئەوەی لەلایەن دەوڵەتەکانی ترەوە بڵاوکراونەتەوە چ لە گۆڕانکاری پێڕوانینی سیاسی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە ڕوویان ناوە هاندەر بێ بۆ ئەوەی کە زەمینەیەکی لەباری ئاشتی و دیالۆگێکی ڕاستەقینە بێتەکایەوە کە کۆی کێشەکان بەدەر لە شەڕ و کوشتار بە ڕێگەیەکی دیبلۆماسیانە و ڕێگەیەکی ئاشتیانە چارەسەر بکرێن. لێرەوە بانگەشاکەم بۆ ئەوەی کە هەمومان پشتیوان بین بۆ هێنانەکایی یەکبوونێکی نیشتیمانی کۆتاهیێنان بەو دەردە درێژخایەنەی کە بە درێژایی مێژووی کۆن و تازەی کوردستان هۆکاری سەرەکی هەموو کەوتن و شکستەکانمان بووە کە دووبەرەکی و ناکۆچی ناوخۆییە. ومێ دەکەم کۆتایی بەو دووبەرەکیانە بێنین و یەکبوونێکی نیشتیمانی بێنینەکایەوە بە تەنیشتیەوە سوپا و هێز و ئەمنیەت و معلومات و
لایەنی دادپەروەری و زەمینەیەکی یەکگرتنی نیشتیمانی بێنی نەکایەوە بۆی کۆتایی بەو دابەشبوونە نیشتیمانیە بێنین کە هیچ کاتێک دوژمنەکانمان چەند زۆر بوو بن چەند بەهێز بوو بن نەیانتوانیوە ئیرادەی ئێمە پشکێنن و سەر بکەون بەسەرمانە ئەگەر ئێمە یەکگرتوو بوو بین و هەر کاتێکیش یەکگرتوو نەبوو بین دوژنەکانمان چەند پەرت و لاواز بوو بن زۆر بە ئاسانی توانیوانە بەسەرمانە زاڵ بن و پەرتمان بکەن و زۆرداری خۆیانیان بەسەرمانە بسەپێنن. لێرەوە داواکەم کە کار بکەین لەسەر پەروەردە کللتور پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئابووری ژینگە ئاسایش و هێنانەکایی دادێکی کۆمەڵایەتی ڕاستەقینە. بەڕێزان بە دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان لە ناو خۆماندا و بە دروستکردن و زیینوکردنەوەی ڕەسەنایەتی کللتورەکەمان و پەروەردەکەمان ئێمە باشتر ئەتوانین بەیەک بگەین ئەگەر لایەنە سیاسیەکانیش ناکۆک بن زەمینە و سراکشەرێکی کۆمەڵایەتی پتە و بەهێزمان هەبێ کە نەیەڵێ کۆمەلگاکەمان بە هیچ جۆرێک دابەش ببێ. ومێ دەکەم کار بکەین لەسەر دیبلۆماسیەت و پەیوەندیەکان و خۆ بە دوورگرتن لە شەڕ و ململانێ ناوچێ و نێودەوڵەتیەکان. بەڕێزان جەنگێکی جیهانی ڕانەگەیەنرا و لە جیهانا بەرپا بووە. سەرەتاکەی لە ئۆکرانیاوە دەستی پێکردووە هاتۆتە غەزە چۆتە لوبنان چۆتە سووریا لە عێراقا. ئەمڕۆ لە بەردەمی هەرێمی کوردستان و ناوچەکەی ئێمە بە پارچەکانی تری کوردستانیشەوە. ئەم جەنگە پەیوەندی ڕاستەوخۆی بە ئێمەوە نییە. ئەگەر ئێمە دابش نەبین بەسەر وڵاتەکانی ناوچەکەیە بۆ خۆمان تێکەڵی ئەجێندا ناوچەی و نێودەوڵەتیەکان نەکەین و یەکبوونێکی نیشتیمانیمان هەبێ ئەتوانین هەموو ئەو هەڕەشانەی کە هەیە ئێمە بیان گۆڕین بۆ دەرفەت و ئالانگاریەکان بگۆڕین بۆ دەرفەت و ئەم جارە کورد ببێ بە بەشێک لە چارەسەر نەک ببێ بە بەشێک لەو کێشانەیە گوزەرێن. بۆیە ئومێد دەکەم بە تایبەتی ئەوەی خۆشەویست لە ڕەوەندی کوردی ڕۆڵێکی گرنگ لە بەهێزکردنی دیبلۆماسیەت و پەیوەندیەکانی کوردستانە بەدی بهێنن. لێرەوە باەکی خۆمی ئەزانم کە پیرۆزبایی لە هەموو پەرلەمانتارانە بکەم کە لە سەرتاسەری شوێنەکانی کوردستان و شوێنە هاوسنوورەکان لە کۆماری ئیسلامی ئێران توانین بۆ پەرلەمانی ئێرانی سەرکەوتن بەدەستبێنن. بڕوای تەواوم هەیە بەوەی کە ئێمە بێت چ لە دەرەوە لە ڕەوەندی کوردی چ لە دەوڵەتەکان دوورە پەرێز نەبین و ئەو تەجروبەیە بکەین کە ئازەریەکان لە ئێران کردیان و ئیستا مەرجەعی ڕۆحیە وڵاتیان هەیە نەک تەنیا قازی محەممەدێکمان بکەین بەدارا و تەنیا بۆی بگرین وەکو قوربانی خۆمان پیشان بین ئەبێ ئیتر ئێمە بەدەستکەوتەکانمان بەدەداهێنانەکانمان بە پێشنیاز و شارەسەر و تیۆرەکانمان تێکەڵی سیستەمی نێودەوڵەتی و ئاسایش و ئابووری نێودەوڵەتی بین و تێکەڵی بنیاددانی ئیداری و دەوڵەتداری بین. لە بتەنیشتیەوە پیرۆزبایی لە هەموو ئەو خۆشەویستانە ئەەکەم کە لە هەڵبژاردنەکانی باکووری کوردستان و لە هەڵبژاردنەکانی تورکیا شارەوانیەکانیان بردەوە و ئومێد دەکەم لەسەر ئەو ڕەوتەی خۆیان بەردەوام بن. پیرۆزبایی لە هەموو خۆشەویستانە ئەەکەم چ لە بەریتانیا چ لە وڵاتەکانی تری ئەوروپا توانیویانە لە ئەندامی ئەنجومەنی شارەوانی شوێنێکی دیاریکراو تا ئەماوێر و پارێزگارەکانی تر لە وڵاتەکان بەدەست بێنن و ئەوە ڕێگە ڕاستەکەی کووردە لە دەرەوە کە ببێ بەشێک لە بنیاتی دەوڵەتداری ئەو وڵاتانەی هەیە بۆی لە بڕیاردانە جارێکی تر بەشدار بێتەوە. ومێ دەکەم ئێمە تێکەڵی ئەو دام و دەستگایانە بین و کوردیش کە ئەو دەرفەتانی ئیستا هەیەی لەوزە کشت و کاڵ بەرهەمی خۆراکی ئاو ژینگە ڕێڕەی بازرگانی سەرمایی مرۆیی دەرفەتی ئەوەی هەیە کە کۆی ئەو هەڕەشانی لەسەر جیهان هەن لای کورد ببن بە دەرفەت و وەکو وتم کورد ببێ بە بەشێ لە چارەسەرێکی نێودەوڵەتی ئەگەر بتوانێت ئیدارەیان بکە. داواتان لێکەم بە خەمێکی گەورەوە وەکو چاوی خۆتان وەکو بوونی خۆتان وەکو ژیانی خۆتان قەواری هەرێمی کوردستان و حکوومەتی خۆسەری لە خۆراوای کوردستان بپارێزن. کورد ئەگەر تەنها کورد تەنیا خاوەنی دەستکەوتی شۆڕش و شۆڕشی چەکداری و تێکۆشانە سیاسیەکان نییە. ئەمەیە بڵێم شۆڕشی کۆمەڵایەتی و گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکانی لە خۆرەڵاتی کوردستان و ئێران ڕویان ناوە هەموو جیهانی ئێستا بە خاوەنی کوردی ئەزانێ لەو دروشمی ژن ژیان ئازادیەوە کە ئێمە گرنگە جگە لە سیاست و شۆڕشی چەکداری خۆمان بە خاوەنی دەستکەوتە کۆمەڵایەتیەکان بزانین. لە باکووری کوردستان جگە لەو لایەنانەی تر کورد خاوەنی گۆڕانکاری و دەستکەوتە ئابوووریەکانە. لە خۆرئاوا خاوەنی دەستکەوتە کاریژێڕیەکانە و توانیوێتی لە ماوەیەکی کەمە حکومەتێکی خۆسەری گەشەکردووی ئینسان دۆست
بێنێتەکایەوە کە لەسەر دادی کۆمەڵایەتی کارکاوە گەشە پێدانی کۆمەڵایەتی سەرمایە گوزاری خزمەت گوزاری هاوڵاتی سنتەری بێنێتەکایەوە لە باشووری کوردستان بە هەموو تێبینیەکانیەوە توانیوێتی خاوەنی گۆڕانکاری و دەستکەوتێکی دەستوری بێ کە بتوانێت قەوارەکە وەکو قەواری هەرێمی کوردستان جێگیر بکە ئێوەی خۆشەویستی لە ڕەوەندی کوردی خاوەنی ئەو دەستکەوتانن کە دیبلۆماسیەتی کوردی و سەرمایی مرۆیی کوردی زەنگین و زرنگ و زیرەکی کورد بەدەستی هێناوە ئومێد دەکەم هەموو ئەمانە وەکو تەونێکی گرنگ بین لە یەک و نەخشەی داهاتووی نیشتیمانەکەمان و نەتەوەکەمانی پێ دروست بکەین و ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن سەرکەوتن بۆ 22هەمین کۆبوونەوە و کۆنگرەی کوردستان. سپاس بۆ پارێزگەری سلێمانی برێز هەڤەر بەکیر. مامۆستا هەڤەر ئەبوبەکیر گۆتارە خۆدا باڵکشان سەر خەڵێکە گرنگ گوت بە ڕەنگێ دروشمە ژن ژیان ئازادی کوردستان di قۆناغێکê nû daye. Ji bo wî ji heya na me heft gotar girtin hemû heft gotar jî bi layê piyaw hatin pêşkêşkirin me dixwazin reng û dengê jinaj bibîzin jinên Kurd derbarê pirsgirêka Yekîtiya Neteweyî her wiha derbaskirina alozya li Kurdistan çi difikirin ji bo wê jî ez dixwazim hevala Sultan Öwer li ser navê tevgera azadiya jinên Kurdistan dawetê peyama tevgera azadiya jinê Kurdistan dikim fermo.